ئەنجامدانی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان لە هەڵکشاندایە و بڕیاری لە سێدارە دانیش تا دێت زیاتر دەبێت. با جۆرەی ئامارەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئێستا بڕیاری لە سێدارەدان بۆ 238 تاوانبار دەرکراوە، بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردن. بەوتەی بەڕێوەبەری گشتی چاکسازی و کۆمەڵایەتی وەزارەتی کاریش بە شێوەیەکی گشتی ئەنجامدانی تاوان زیادی کردووە، بەتایبەت تاوانی کوشتن و تیرۆر. 238 سزادراوی لە سێدارەدان هەیە کە ئێستا لە ناو چاکسازەکەنجیان بەسەر بن و ئەوانە بە تاوانی جیاجا ئەو حکومان بەسەردا سەپێنراوە لەلایەن دادگاوە و هەروەها جێبەجێکردن سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان ڕاگیراوە، جێبەجێ ناکرێت و بەداخەوە وردە وردە ڕێژەی ئەو سزادراوانەی کە حکمی لە سێدارەدانیان ئەدرێ بەرەو زیادبوونە. سەرباری دەرکردنی بڕیاری لە سێدارەدان بۆ تاوانباران لەلایەن دادگاکانەوە نزیکەی 9 ساڵە ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە. لە ئێستاشدا بەدەیان کەیس لە دادگاکان یەکلایی بۆتەوە و بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرکراوە، بەڵام جێبەجێ نەکراوە. دەستەی سربەخۆی مافی مرۆڤیش ڕایدەگەێنێت پێویستە ئەو بڕیارانە یەکلایی بکرێنەوە بۆ ئەوەی تاوانباران چیتر لە چاوەڕوانی لە سێدارەدان و زیندانی دانەبن. تا ئێستا وەکو مادەیەکی یاسایی لە ناو قانونی عقوبات بوونی هەیە و بەرامبەر ئەو تاوانانەشی کە حکومەکەیان لە سێدارەدانە ئەم بڕیارە لەلایەن دادگا و دادوەرەوە دەردەچێت، بەڵام بۆ بواری جێبەجێکردن ناچێتە جێبەجێکردن و ڕاگیراوە و آخر حکم ئەوە بووە کە لە ساڵی 2007 ئەم حکومە جێبەجێکراوە. تاکو ئێستا ئەم حکومە جێبەجێ نەکراوە. تا ئێستا نزیکەی 58 وڵاتی جیهان سزای لە سێدارەدان جێبەجێ دەکەن، با شێوەیەک نزیکەی 100 وڵاتی زیانیش ئەم سزایە لە یاساکانیاندا ڕەت کردوتەوە. لە هەرێمی کوردستانیش تا ئێستا سزای لە سێدارەدان وەک یاسا لە دادگاکان کاری پێدەکرێت، بەڵام جێبەجێ ناکرێت. ئەو کەسانەی لە دادگاکانی سزای لە سێدارەدانیان بۆ دەردەکرێت لە چارە نووسێکی نادیار ماونەتەوە. داواش دەکرێت هەرێمی کوردستان خۆی یەکلایی بکاتەوە لەوەی ئەم سزایە ڕەت بکاتەوە یان جێبەجێ بکات کە ساڵانێکی زۆرە هیچ تاوانبارێک لە سێدارە نەدراوە. قارەمەنجەوەر، کورسات نیوز، هەولێر.